ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لێ بە خۆشحاڵم جارێکی تر لە ڕێگەی شاشەی کورسات نیوزەوە بە داتا و ژمارەی نوێ بە هەواڵی ئابووری و زانیاری نوێ دێمەوە لاتان گرنگترین هەواڵ ئابووریەکانی ئەمڕۆ ماوەی هەفتەی ڕابردووتان پێشکەشەکەم و سەرەتاش بە ناونیشانەکان دەست پێەکەم. ماڵپەڕی شەفافیەت داهاتی ئەم هەفتەی سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکانی بڵاو کردەوە. ئەڵێت داهات بەراورد بە هەفتەی ڕابردوو 120 ملیۆن دینار کەمی کردووە. لا کفری سێمین فستیڤاڵی بازاڕ بەڕێواچێت کۆش بێ بەرامبەر بە خاوەنکار و فرۆشیاران دابین دەکرێت جگە لە ئامانجی بازرگانی ئامانجی گەشتیاری لە پشتە. ڕێبوارتەها لە نزیکەوە چاودێری پرۆژەی قیرتاوکردنی شەقامی کەرکووک سلێمانی ئەکات. پارێزگاری کەرکووک ئەڵێت ساڵی نوێش پرۆژەی نوێ جێبەجێەکەین. پارێزگاری بانکی ناوەندی سووریا ئەڵێت لە یەکی کانونی دووەمی 2026ەوە دەست دەکەن بە گۆڕینی دراوی کاغەزی ئەو وڵاتە. ئەم ڕێکارە خاڵێکی وەرچەرخانی گرنگە لە سیستمی دارایی سووریادا. دووبارە سڵاوتان لەبێ. داهاتی ئەم هەفتەی سلێمانی و هەڵەبجە و ئیدارە سەربەخۆکان زیاتر لە 18 ملیار و 734 ملیۆن دینار بووە. بەراورد بە هەفتەی ڕابردوو 120 ملیۆن دینار کەمی کردووە. بەپێی ماڵپەڕی شەفافیەت بۆ چاودێری و ڕێکخستنی داهاتە نانەوتیەکانی سلێمانی و هەڵەبجە و هەردوو ئیدارەی ڕاپەڕین و گەرمیان داهاتی ئەم هەفتەیە 18 ملیار و 734 ملیۆن و 788 هەزار دینار بووە کە سەدا 84 داهاتەکە بە شێوەی نەختینە و سەدا 16 بە شێوەی چەکە. بەراورد بە هەفتەی ڕابردوو 120 ملیۆن دینار کەمی کردووە. بەپێی ماڵپەڕەکە داهاتی ساڵی 2025 زیاتر لە 894 ملیار دینار بووە لە کاتێکا ساڵی 2024 زیاتر لە 900 ملیار دینار بووە و تا داهاتی ساڵانەش 5 ملیار دینار کەمی کردووە. هێشتا چارەنووسی موچەی مانگەکانی 11 و 12 موچەخۆرانی هەرێمی کوردستان نادیارە. ئەم هەفتەیە ئەنجومەنی وەزیرانی عێراق بڕیاری خەرجکردنی موچەی مانگی دەی موچەخۆرانی هەرێمی کوردستانی دەرکردووە. ئەوەی ڕۆژی دووشەممە وەزارەتی دارایی هەرێم 120 ملیار دیناری داهاتی ناوخۆی ڕادستی بەغا کرد لە کۆبوونەوەی ڕۆژی سێشەممەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بە سەرۆکایەتی محەممەد شیاسوودانی ڕەزامەندی درا لەسەر خەرجکردنی موچەی مانگی دەی موچەخۆرانی هەرێم. بەپێی سەرچاوەیەک لە ئەنجومەنی وەزیرانی عێراق لە ناو کۆبوونەوەکەیان ڕێکەوتن لەسەر شایستەداراییەکانی هەرێم کراوە. پەیامنێری کورسات نیوز لە بەغا دوای کۆبوونەوەکە پەیوەندی کردووە بە بەرپرسێک لە ئەنجومەنی وەزیران. ئەو سەرچاوەیە لە ئەنجومەنی وەزیران پێی وتووە کە هەرێمی کوردستان لە ڕابردووە قبوڵی نەئەکرد دیوانی چاودێری حکوومەتی فیدراڵی بێتە هەرێم بۆ وردبینی لە لیستی موچە و خەرجی و داهاتەکان. ئێستا بۆ ئەم بابەتە ڕەزامەندی داوە بەو پێیەش دیوانی چاودێری دارایی عێراق وردبینی لە لیستەکانەکات و ئەوەش کاریگەری لەسەر موچەی مانگەکانی داهات و دروست دەکات. دەربارەی چارەنووسی موچەی مانگی 11 و 12ش وەک لە سەرەتای هەواڵەکە وتم هیچ دیار نییە. کۆتایی ساڵە عێراق ساڵی دارایی خۆی داخات ئیتر ئەوەی ئایا لەسەر بودجەی ساڵی داهات و حسابی بۆ ئەکرێت یاخود نە ئەوە بابەتێکی دیکەیە کە بە پێی ئەزمون ئەزانین ئەوە ئەگەرێکی زۆر لاوازە. هەر سەبارەت بە موچە بەڵام موچەی خاوەن پێداویستی تایبەت وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان ئەم هەفتەیە ڕایگەیاند داوای زیادکردنی موچەی خاوەن پێداویستی تایبەتیان کردووە. کێستان محەممەد لە لێدوانێکی تایبەت با کورسات نیوزی وت داوایان لە هەردوو وەزارەتی کار و وەزارەتی دارایی لە حکوومەتی عێراقی فیدراڵ کردووە کە بەپێی یاسای پەسەندکراوی پەرلەمان بۆ ساڵی 2011 موچەی خاوەن پێداویستی تایبەت بەرز بکرێتەوە. وتیشی هەوڵێن لە گفتوگۆی بودجەی ساڵی 2026 کار بۆ جێگیرکردنی ئەم پرسە بکرێت. ئێمە داوامان کردووە لە وەزارەتی دارایی عێراق و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی عێراقی فیدراڵ کە موچەی کەم ئەندامەکانی هەرێمی کوردستان بە پێی یاسای پەسەندکراوی پەرلەمانی کوردستان ساڵی 2011 موچەکانیان بەرز کرێتەوە. ئەگەر ئەو یاسایە جێبەجێ بکرێت
هیچ کەمەندامێک لە 250,000 کەمتری نابێ و زیە ئەکا بە پێی ڕێژەی کەمەندامیەکەی ئێمە ئەمەمان نردۆتە بەغا خۆمان چووین ستافی وەزارەت لەگەڵ ئەو بەڕێزانە دانیشتوین وا بڕیارە لە گفتوگۆکردنی بودجەی 2026 وەزارەتمان بچێت لەگەڵ هەموو کوتلە پەرلەمانیەکاندا بنیشێ بۆ ئەوەی لە کاتی پەسەندکردنی بودجەی ساڵی 2026 تەرخانی دارایی بکرێ بۆ زیادکردنی موچەی کەمەندام هەروەها تۆماری کەمەندامی نوێ. لە کفری سێمین فستیڤاڵی بازار بەڕێوەچێت بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێت. ڕۆژی ڕابردوو دەستی بەکارەکانی کردووە هەتا سبەی بەردەوامە بێت. فستیڤاڵەکە بە چاودێری قایمقامەتی کفری بەڕێوەچێت تایە کۆشک بێ بەرامبەر بۆ خاوەنکار و فرۆشیاران دابین کراوە. سەرپەرشتیارانی فستیڤاڵەکە ئەڵێن ئامانجی فستیڤاڵەکە تەنها لایەنی بازرگانی نییە بەڵکو ئەنجامدانی چالاکی هوەریش لەخواگرێت هەروەها شوێنەوارە مێژوویەکانی کفری بە گەشتیاران و سەردانیکەران ئەناسرێت بەو هیوای کفری ببێتە شوێنێک کە خەڵک سەردانی بکات بە مەبەستی گەشتیاری و بۆ بینینی شوێنەوارە مێژوویەکە. سوپاسی تایبەتی سەرجەمدام و دەستگا ئەمنی و خزمەت سێمین فستیڤاڵی کفری بە چالاکی هوەری دەستی پێکرد. بە چاودێری قایمقامی قەزاکە سێمین فستیڤاڵی بازار لە کفری دەستی پێکرد و بە بەشداری زیاتر لە 200 خاوەنکار و پیشە و کۆمپانیا کە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت. ئێمە ئامانجی گەورەترمان هەیە لەم فستیڤاڵە ئەوەشە ناساندنی شاری کفری بۆ خەڵکی گەشتیار بۆ خەڵکی دەرەوەی گەرمیان کە لە شارەکان تری هەرێمی کوردستانەوە یان لە خوار و عێراق و بێن بۆ کفری کە ئاشنا بن بەو شوێنە مێژووی و کەلتوری و گەشتیارانی شوێنەوارانی کە لە کفریە هەیە کە خۆشببختانە ساڵ بە ساڵ نۆژەرەکرێنەوە خرێنە خزمەتی هاوڵاتیان ئەو شکەوا بکە ئێتر گەشتیاران بەس لە کاتی فستیڤالەکە سەردانی شاری کفری نەکەن بە بەردەوامی ساڵ کە ئێمە بتوانین کفری بکەنە شارێکی گەشتیاری مێژووی. بەشداربووان ڕێخستنی ئەم جۆرە فستیڤاڵانە بە هەنگاوێکی گرنگ دەزانن بۆ ڕەخساندنی هەلی کاری خاوەنکاری بچووک. ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە بە تایبەت فستیڤاڵی بازار هەلێکی باشە ڕەخسێنێ بۆ خاوەنکارەکان بۆ ئەوەی بێنە دەرەوە بە تایبەت ئەو خاوەنکارانەی کە لە ماڵەوە کارەکەنیان لە ڕێگەی ئۆنلاینەوە ئیشەکانیان نمایشەکەن کاتێککە دێنە فستیڤاڵ بەرکەوتیان لەگەڵ مشتریەکانە بێتە هۆکاری ئەوەی کە لە نزیکەوە مشتریەکان بیبینن یان لە کەرەستەکانی دڵنیا ببنەوە پێکاتی ئەو شتانەی کە دروستەکان بۆی ئەم فستیڤاڵە کە ساڵانە ئەنجام ئەدرێ هەلی کاری باش ئەڕەخسێنێ بۆ خاوەنکارەکان. وەڵای گرنگە خۆی ئەمە دەرخستنە هەروە کارێکی باشە هەم بۆ خەڵکی و هەم بۆ ئێمەش ئێمە کارەکەمان دەرەخین و خەڵکیش سوود بە نەبرن و جەیەکە گۆڕن بە پێی شوێنەکەم ڕۆژەوەکەشی خۆشە ئەلحەمدولیلا باشە بەڕێوە دەچێت. وەڵام من دڵمەم هێناوە پاقلەی کوڵە و بریانی ئەمیش چ کفتەیە بۆرەکە و کوبەیە و دۆڵمەیە کفتەی هێناوە تایبەتە تامەکەی خواردنی تورکمانی ناوی داوەتەوە. ڕێخەرانی فستیڤاڵ لە ڕێگای لینک و هەوڵی جۆرا و جۆرەوە کاریان بۆ ڕاکێشانی زۆرترین گەشتیار کردووە بۆ فستیڤاڵەکە تاکو زۆرترین بەرهەمی بەشداربووان ساخ بکرێتەوە لە 3 ڕۆژی فستیڤاڵەکەدا. سێم فستیڤاڵی بازاری کفری تەنها خستنە ڕووی بەرهەمی جۆراوجۆر و کاری دەستی نییە بەڵکو چەپکە گوڵێکە لە جوڵەی بازرگانی و چالاکی هوەری و ناساندنی شوناسی شارستانیەتی هەزاران ساڵەی کفریە بە سەردانیکەرانی فستیڤاڵەکە. کاروان حەبیب کورتسات نیوز کفری. بە ئامادەبوونی وەزیری کشت و کاڵ کارگەی پلاند ئێنەرژی تایبەت بە بەرهەمهێنانی پێینی کیمیایی و ئۆرگانی کرایەوە. کارگەکە تایبەتە بە بەرهەمهێنانی پێینی کیمیایی و ئۆرگانی کشت و کاڵ لەلایەن پرۆژەی گەشانەوەی حکوومەتی هەرێم پاڵپشتی دارایی کراوە. بێگەر تاڵەبانی وەزیری کشت و کاڵی هەرێم ئەڵێت کارگەکە سوودی زۆر بە جوتیارانە گەیەنێت و کاریگەری زۆری ئەبێت بۆ بەرەو پێشبردننی کەرتی کشت و کاڵی لە هەرێمی کوردستان. کردنەوەی کارگەی پلاند ئینێرژیە لە ڕانیە.
کارگەکە تایبەتە بە بەرهەمهێنانی پەینی کیمیایی و ئۆرگانی کشتتوکاڵ لەلایەن پڕۆژەی گەشانەوەی حکوومەتی هەرێم پاڵپشتی دارایی کراوە. بێگەر تاڵەبانی وەزیری کشتتوکاڵی هەرێم دەڵێت کارگەکە سوودی زۆر بە جوتیاران دەگەیەنێت و کاریگەری گەورەی دەبێت بۆ بەرەو پێشبردننی کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان. کردنەوەی ئەم جۆرە کارگانە نەک تەنها بۆ سنووری ئیدارەی ڕاپەڕین بەڵکو بۆ هەرێمی کوردستان بەگشتی زۆر گرنگە، چونکە خۆتان دەزانن زۆر جارێمە گوێمان لە گلەی و گازندەی جوتیاران دەبێت لە جۆری ئەو مادە پەین یاخود مادە قڕکەرانەی کە دەهێنرێنە هەرێمی کوردستان دەڵێن کوالیتیەکانیان وەکو پێویست نییە. ئەم کارگەیە لەژێر چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتە پەیوەندیدارەکان بەڕێوە دەچێت. لەبەرەوە ئێمە ئێستا داوامان کردوتمان تەنانەت لەسەر لەیبڵی جۆری منتوجەکانتان دەبێت بە زمانی کوردیش بنووسرێت لە پاڵ زمانی ئینگلیزی و عەرەبی بۆ ئەوەی کە جوتیارەکانی ئێمە بتوانن بیخوێننەوە و چۆنیەتی بەکارهێنانەکەی بزانن. بە دڵنیاییەوە ئەو پاڵپشتێکی گەورەیە بە ئاراستی ئەوەی کە ئێمە بتوانین چۆن هەنگاو بنین بۆ ئینتاجکردنی بەروبوومە کشتتوکاڵی ئۆرگانیەکان لەو بەروبوومانەی کە ئێمە لە بواری پیشەسازیدا بەکاری دەهێنینەوە کە لایەنی ئۆرگانیان بەهێزترە وەک لە لایەنە کیمیاییەکەی کە تەئسیراتی سلبی لەسەر بەرهەمە خۆماڵیەکان دروست دەکات. کارگەی پلانت ئینێرجی یەکەم کارگەی بەرهەمێنانی پەینە لەسەر ئاستی عێراق. لە ئێستادا 3 جۆر پەینی کیمیایی و 2 جۆر خڕکار بەرهەم دەهێنێت. پلانی هەیە تا 2 ساڵی داهاتوو پێداویستی تەواوی کشتتوکاڵی هەرێمی کوردستان و عێراقیش لە پەینی کیمیایی و ئۆرگانی و مادە قڕکەرەکان پڕ بکاتەوە. ئەم کارگەیە 2 بەشی سەرەکیە، بەشێکیان پێستیسایدە واتە مۆبیدات، بەشێکیشیان فێرتیلایزەیە واتە ئەسمیدەی زراعی. دەتوانین وەکو تەختەیە بە هەرێمی کوردستان لە سەرەتادا بەشێکی زۆری تەختەیەکەین، بەڵام ئینشاڵڵا لە ساڵانی داهاتوو بۆ نمونە پلانمان هەیە 2 ساڵ دواتر تەختەی هەموو عێراقیش بکەین هەرێمی کوردستان. ئێستا 3 جۆر بەرهەممان هەیە، بە پێی وەرزەکان دەگۆڕێ، بە پێی تەڵەبێت دەگۆڕێ. ئێستا مۆبیلاتمان هەیەوە وەکو پینۆکسادن، کلۆدینافۆ، پرۆپاژۆل، ئەوانە بژارکوژی اختیارین بۆ گەرم بەکاردێن. پەینەکانیش هەم پەشەی بایۆماکسمان هەیە ئێستا ئەو لەحزە ئێستا ئەو پەینە دەتوانین لە وەکو گەشەیەکی نەباتی بەکاردێت و پەینی پاودەریشمان هەیە لە هەمان حاڵەتدا. کارگەکە بە بڕی 24 ملیار دینار لەلایەن خاوەنی کارگەکە و بەرهێنەرانی بیانی سەرمایە گوزاری تێداکراوە. لە ئێستادا 62 دەرفەتیکاریشی بۆ خەڵکی دەڤەرەکە ڕەخساندووە. کردنەوەی ئەم کارگەیە گرنگی تایبەتی هەیە نەک هەر تەنها بۆ جوتیاران و کەرتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان بەڵکو بۆ عێراقیش. لێرە بەدواوە جوتیارانی هەرێمی کوردستان پێویستیان بەوە نابێت دا و دەرمان و پەینی کیمیایی و ئۆرگانی لە دەرەوەی وڵاتەوە هاوردە بکەن و بە نرخێکی بەرز بیکڕن. لێرە بەدەستی خۆماڵی و لە کارگەیەکی خۆماڵی دەتوانن بە نرخێکی گونجاو ئەمەیان دەست بکەوێت. خالد ئەحمەد، کورسات نیوز، ڕانیە. بێگومان پێش ئەم راپۆرتە کە ئێستا بینەری بوون باسی فێستیڤاڵی بازاڕم بۆ کردن لە کفری. فێستیڤاڵەکان زۆر گرنگن، سەرەکی ترین ئامانجیان ئەتوانێت ئاڵ و گۆڕی کاڵا و پارە بێ لە نێوان بازرگانان و کڕیاران، بەڵام ئەکرێ ئامانجی گەورەتریشی لە پشت بێ وەک ئەوەی کە ئێستا لە کفری کراوە ئەسڵان پارە لە ئەو کەسانە وەرناگیرێت کە لەوێ کۆشکیان گرتۆ بۆی بەرهەمەکانیان بخەنە ڕوو، تەنها بەمەستی ڕاکێشانی گەشتیارانە بۆی کە گەشتیاران بە شوێنەوارە مێژوویەکانی کفری ئاشنا بکەن. منەمەوێ بگەڕێمەوە بۆ کفری بچمە لای پەیامنێرمان کاروان حەبیب. کاروان سڵاوت لێبێ لە شوێنی فێستیڤاڵەکەەوە دیمەنەکانمان بۆ بگوازەرەوە باسی فێستیڤاڵەکەمان بۆ بکە و ئەگەر توانید 1-2 کەسیش لە بازرگانان و هاوڵاتیان بدوێنە بۆمان. زۆر باشە. دیارەوەی کە هەیە لە ئێستادا کە بەرەو ئێوارە و شەو دەڕوات کەشەکە سار دەبێت، بەڵام کەشی بازاڕەکە و فستیڤاڵەکە تا دێت گەرم و گوڕی پێوەدارە گەروێنەگرەکە هاوکارمان بێت. ئەوەی کە دەبینین لێرە لەم فستیڤاڵە کە سێم فستیڤاڵی بازاڕە بۆ ساڵی سێمە لە کفری ئەنجام دەدرێت بۆ ئەوەی جوڵەیەکی بازرگانی لە قەزاکەدا دروست بێت. من دەمەوێت کەسێکی پسپۆرم لایە مامۆسا سەرکەوت حەمید پسپۆری ئابووریە. مامۆسا گرنگی ئەنجامدانی ئەم فستیڤاڵە لە ڕووی ئابووریەوە بۆ کفری تا چەند گرنگە؟ بەڵێ سڵاوتان لێبێ بەخێر بێن. لە ڕاستیە جوڵی ئابووری گرنگیەکی زۆر ئەو هەیە بۆ کۆمەڵگەی سەردەمی ئەم ڕۆمان. لە ڕاستیە ئەم جۆرە فستیڤاڵانە سەرڕای لایەنە کۆمەڵایەتی و لایەنە کەلتوریەکانی لە ڕووی ئابووریەوە جوڵەیەکی زۆر باش دروست ئەکات.
بنمونە ئەگەر وەکو ژمارە و لێکدانەوە تەماشای فستیڤالەکە بکەین نزیکەی 200 کەپری لەخۆ گرتووە لە دەیان کار و فرۆشتن و خستنە ڕووی کۆمەڵێک بەرهەمی جیاواز ئەگەر ئێمە بە نمونە وەری بگرین هەر کەپرێک ڕۆژانە 50,000 قازانجیشی هەبوو بێت ڕۆژانە ئەکاتە سەروی 10 ملیۆن ئەگەر ئێمە بتوانین دەرفەتێکی وا دروست بکەین لە شارێکی سنووری وەکو کفریە کە هاوسنوورە لەگەڵ ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی عێراق ئێمە بتوانین دەرفەتێکی وا بڕەخسێنین خەڵکی سنوورەکانی دووسخورمات و حەمرین جەلەولا خانەقین ڕابکێشینە ئێرە و بکەینە سەکۆیەک و بازاڕێک ئەمە بۆ خۆی جموجۆڵێکی وا دروست ئەکات دوێ ڕای ئەوەی لە ڕووی کەلتوریەوە تێکەڵاوی و ئاشنایی و ئەوانە دروست ئەبێت ئەگەر وەکو لەلایانی هەلی کاریشەوە تەماشا بکەین بە نمونە ئەگەر هەر کەپرێک ڕۆژانە 3 کەس کاری تیا کردبێت لە 200 کەس ئەکاتە سەروی 600 کەس ڕۆژانە کاری کردووە ئەبینی لە چایفرۆشێکەوە هەتاوەکو کارمەندانی پزیشک لێرە کاری جیاواز دەکرێت ئەگەر بێت و ئەم جۆرە فستیڤالە بازاڕیانە بۆ نمونە لە کفریا کە زۆر جار کێشەی کەمی هەلی کار و ئەوانە هەیە و بە تایبەتی سووری کوردستان یانی ببینین ماوەی چەند ساڵی ڕابردووە قەیرانی دارایی و کەمی و ئەمانە بووە خۆت باس لێوە کرد کە هاو سنوورە لەگەڵ عێراقا ئەگەر بکرێت لە بری ساڵی جارێک ساڵی 2 جار ئەم جۆرە فستیڤالانە یاخود وەرزی بکرێت تا چەند گرنگترە لە ڕووی جوڵەی ئابووری بازرگانی شەوە بۆ خەڵکی سنوورەکە و بۆ دەرەوەش بڵێ لە ڕاستیا وەک دەڵێ دەرمانە بۆ دەرد ئەم جۆرە فستیڤالە وەکو دەرمانێک سەیری ئەەکەین بۆ ئەو دەردەی کە لە ڕووی کۆمەڵایەتی و هەمانە بەڕاستی کفری یەکێک لەو ئازارانەی کە لە ڕابردووشە هەبووەتی نەبوونی هەلی کار و نەبوونی دەرفەتی کارە هەبووە لە بەرامبەر ئەمە کەڵەکەبوونی دەستێکی کاری زۆرمان هەیە دەستێکی کاری بێکارمان لە شارەکە هەیە بێگومان ئەگەر بتوانین لە ڕووی ئیداریەوە ئیدارەدانی بکەین و دراسی ئەوە بکەین ئێمە بۆ نمونە لە وەرزی بەهارە کە وەرزی پێگەشتنی بە ڕووبوومەکانە و ڕاکێشانی کۆمەڵێک کاری جیاواز لە دەرەوەی کوردستانیش بتوانین هەلی کار بڕەخسێنین ئەمە خۆی لە خۆیان ئەتوانین بڵێن گەرمکردنەوەی گیرفانی خاڵی بێکارەکانمانە ئەتوانین بڵێن گۆڕانکاری ئاڵووێڵی بازرگانی و ئابووری ڕوو ئەدات و من بەش بە حاڵی خۆم بە گرنگی ئەزانم بۆ شارێکی وەکو کفری وەکو باسم کرد لە ڕووی پێگە جوگرافیەکەیەوە زۆر گرنگە ئەگەر بتوانین ئیدارەی ئەوە بدەین بکەنە ساڵی 2 جار ڕەنگە لە بارتر بێت زۆر سپاس بۆ ئێوە بەڵێ دیارەوەی کە هەیە کا لە فستیڤالەکە جگە لە بوو جوڵەی بازرگانی و ئابووری و کڕین و فرۆشتنی هەم کۆمەڵێک کەرەستە و بە تایبەتی کاری دەستی خانمان کە خۆیان لە ماڵەوە کار دەکەن چی بە شیرینی بێت چی بە خواردن بێت چی بە دروستکردنی ئەکسسوارات و کۆمەڵێک بابەتی هوەری بێت و پەیمانگای هوەرە جوانەکان بەشدار بوونە بە شێوەیەکی گشتی فستیڤالەکە لە ڕووی ئابووریەوە جوڵەیەکی باشی بۆ کفری دابین کردووە لەلایەکی دیکەوە ناساندنی شوناسی لە مێژینەی شارستانیەتی کفرێکە مێژووی بە بەڵگە و سەلمێنراوە بۆ 5,000 ساڵ شارستانیت لە کفرێ گەڕێتەوە بوونی دەیان شوێنەواری مێژوویی و شوێنەواری لە کفریدا لەم فستیڤالەدا وای کردووە گروپە گەشتیارەکانی دەرەوەی شارەکانی هەرێمی کوردستان لە عێراق و ناوەڕاست و خواروی عێراق لە کەربەلا لە بابل لە نەجەفەوە خەڵک هاتوبوون بۆ فستیڤالەکە و دواتر دوای فستیڤالەکە سەردانی شوێنەوارەکانیان کردووە جگە لە ناساندنی تەنها ئەوە نەیە بۆ ڕۆژانی فستیڤالەکە گەشتیار دێت بەڵکو ئەو گەشتیارانەی کە هاتوونە دەبنە مەسجێک یاخود پردێک بۆی لە شوێنی خۆیان شوێنی مێژوەکان بناسیێنن لەوێ و دواتر گەشتیاری زیاتر بێتواتە ئەمەوە ئەکات ئەم جۆرە فستیڤالانە جوڵەی بازرگانی بەردەوامی هەبێت لەم شارانەی کە تا ڕادەیە کێشەی هەلی کار هەبووە لە ماوەی ڕابردووشە وا دەکات ببوژێتەوە کفری شێکێک لەو شارانەیە کاتی خۆی با کاروانسەرا ناونرابوو بەڵام ئێستا بەم جۆرە کارانە وا دەکات کاروانسەراکە و جوڵە بازرگانی کۆنەکەی بگەڕێتەوە سپاس پەیام نێرمان کاروان حەبیبکە لە فستیڤاڵی بازار لە کفری لەگەڵمان بووی ماندوو نەبی کاروان ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک لە نزیکەوە چاودێری پرۆژەی قیرتاوکردنی شەقامی کەرکووک سلێمانی ئەکات کە ئێستا لە قۆناغی کۆتایی و زیاتر لە 21 کیلۆمەتر قیرتاوەکرێت ڕێبوارتەها ڕایگەیان پرۆژەکانی ئیداری پارێزگاکە بەردەوام و ساڵی نوێش پرۆژەی نوێ جێبەجێەکەن
پرۆژەیەکی گرنگەیەکە لەو پرۆژانەی کە شانازی پیاواکەین وەکو ئیداری کەرکووک جادەی کەرکووک دەواازە جادەیەک بوو کە بەڕاستی کە هاتیتە ناو شاری کەرکووکەوە شتێکی زۆر ناشرین تەبینی مەدخەلێکی ناشرین بوو ئێستا کە ئەم جادێ دەبێت یەکێک لەو جادانەی کە هەمومان شانازی پێوە بکەین من سوپاسی خواکەم وە سوپاسی کۆمپانیەکەکەم کە یەکێکە لە کۆمپانیەکان بە جوانی شەکانی کردووە وەروەها سوپاسی مۆنسە بەڕێزەکانەکەم کە ئیشرافەکەن ئەمڕۆ ڕۆژی جمعەیە هاتمە سەر پرۆژەکە و بە چاوی خۆم لە نزیکەوە مەراحلی ئاخیری پرۆژەکە ببینم کە قیرتاوکردنی طبقەی ئەخیری ئەم جادەیە و پاشان هەموو کارەکانی ترشی بۆ ئەنجامەدرێت کە وەکوتم لە خطوط و هەروەها ڕێنمایەکانی پۆلیسی هاتو چۆ پڕینەوە ترافیک لایت ئەم پرۆژێ هەر ئەوەندە نییە پرۆژێ لە دوای ئەمە کۆمەڵە ترافیک لایت لە خۆیە بینێ بۆ پەڕینەوەی هاوڵاتیان بۆ پەڕینەوەی منداڵان لە کاتی داوامیان بۆ خوێندنگا و مەدرسەکان دەتوانم بڵم یەکێکە بێ لەو پرۆژانەی کە لەسەر ستاندەری عالەمی هەمان شێوە دەبێت کە لە وڵاتە پێشکەوتوەکانەیە. ئەچمە سووریا پارێزگاری بانکی ناوەندی سووریا ڕایگەیاندووە کە لە 1 کانونی دووەمی 2026ەوە دەست ئەکرێت بە گۆڕینی دراو بە دیاریکراوی دراوی کاغەزی ئەو وڵاتە نوێ ئەکرێتەوە واتە لەگەڵ نوێبوونەوەی ساڵ دراوی نیشتیمانی سووریاش نوێ ئەبێتەوە. ئەم ڕێکارە بڕیاری سەرۆکی سووریایە و ئەوترێت ئامانجلەی دەستپێکردنی قۆناغێکی نوێی دارایی و ئابووری لە دوای ڕوخانی ڕژیمەکەی ئەسەدا. عەبدولقادر حوریا ئەڵێت ئەم ڕێکارە خاڵێکی وەرچەرخانی گرنگە لە سیستمی دارایی وڵاتە بانکی ناوەندیش ڕاست پێردراوە بۆ ئەوەی شوێن و کات و وردەکاری گۆڕینی دراوە کاغەزیە کۆنەکان دیاری بکات. پێشبینی ئەکرێت پرۆسەی گۆڕینی دراوی سووریا بە شێوەیەکی شەفاف بە بێ ئاستەنگ بەڕێوە بچێت و وردەکاریەکانیشی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیان ڕائەگەیەنرێت. دراوە نوێیەکان دراوە کاغەزیە نوێیەکان بە شێوەیەک دیزاین کراون کە ئاسەواری ڕێژیمی پێشویان پێوە نەمێنێت هێمای سەقامگیری ئابووری دوای گۆڕانکاریە سیاسیەکان بن. پێشتر بەرپرسانی سووری ڕایانگەیان دەبوو کە بڕیارە 2-0 لە دراوی وڵات بسڕێتەوە و لەو ڕێگەیەوە لەوانەیە بتوانن متمانەی گشتی بۆ لیرە بگەڕێنەوە و ئاسانکاریش بۆ گواستنەوەی پارە بکەن. ئەچمەلای پەیامنێرمان دارابەرەکات کە ئێستا لەگەڵمان ئامادەی هەر دەربارەی ئەم نوێکردنەوەی دراوی کاغەزیە لە سووریا دارا سڵاوت لێبێ ئەوترێت کە ئەم ڕێکارانە لە 1/1/2026 بە دیاریکراوی دەست پێ ئەکات بەڵام هەندێک دەنگۆشەیاڵێ هەندێک لە بازرگانان و دوکانەکان لە سووریا هەر لە ئێستاوە دەستیان کردو بۆی کە ئەو دراوە کاغەزیە کۆنانە هەندێکیان نەک هەمویان وەری نەگرن. ئایام گۆڕانکاریانە دەستی پێ کردو پێت وایە کاریگەری هەبێت لەسەر ئابووری ئەو وڵاتە باس لە چی ئەکرێت لەوێ؟ بەڵێ دەم باش ئەزێ شوە دەست پێ بکەم وەک تەژی ئاماژە پێ کرد بەرپرسێ بەنگا ناوەندی یا سووری بەری دڕۆژە ئالاڤێ ڕاگەاندنێ ئەشکەرە کرد گۆ دەما داخستنا پرێ نو سووری یەکێ مەها یەکێ 2026 وێداکەوە ناوەندان و بەنگên yên girêdayî bi hikûmeta Dîmeşqê ve. Ji bo vê yekê hikûmeta Dîmeşqê 66 kampanî hazir kirine û 1000 wek dibêje nokta an menfez hazir kirine ta got dest bi guheltina pera bike. Wekûn zan yanî berî çend roja ev ferman derket bi navê fermana di Sûd û Not û Sisiyan ji bo guheltina pereyên Sûrî piştî rûxandina rejîma Esed li vir welatî gelek gilî û gazinan dikin ji wan pereyên kevn ji alîkî ve ji alîkî din ve yanî wek wezin piştî guheltina rejîma Esed ve Sûriyayê him pereyên Sûrî sûretê Hafız Esed li ser bû û hin sûret perenî hebûn sûretê Beşar Esed li ser bû. Piştî rûxandina vê rejîmê ew biryar hate dayîn got pereyên Sûrî bê guheltin. Derbarê bandora guheltina van peran di bazaran de wek em zan wek kesên jêderên abûrî kesên zîrek duwarê abûriyê dibêje tu guheltinê di rewşa abûrî nake û di nirxê pereyê Sûrî de nake çimkî tenê ew barê xelkê sivik de dema rahiştina pera de. Yanî 500 lîreyên Sûrî wê 6 fi'a 6 liqên nû derkevin 5 10 25 50 100 500 ev 6 fiya an liqê yên goyê derkevin yên go nû wê bêne çapkirin wê dakevin bazarên deverê û bengên yên girêdayî bi hikûmeta Dîmeşqê de ti guhaltina li nirxê leyreya Sûrî nake.
تنێ وێ 0 پەرێن سووری ڕژێن واتە وێ 5 لیرە ببێ 5 لیرەین سووری ینی 5 لیرەین سووریێن گۆ دەرکەون بەرامبەری 5,000 لیرەین سووری بەرێ یانی تێ گوهاتنێ لە سوق و بازاران ناکە تەنێ دراهشتنا پەرادا وێ هێن ئالیکاریە ئەو وڵاتیا بکەن وەکو زانیان سووری قەیرانێکی دەرباز بکە درەوشەکە پشتی 14 ساڵە شەر و پەفچوونان دەرباز بووە ینی حوجەی گۆ استقرار چێ بە حوجەی گۆرە و شاوێ ئابووری سەرڕاس بە لەو ما تو گوهاتنێ وڵۆ وێ بەرچا بێنەکردن نایەکردن و تو باندۆرە ڕاستڕاست لە وڵاتیان نایەکردن. سپاس پەیام نێرماندارە بەرەکات لە قامشلۆ سپاس کە لەگەڵمان بووی ماندوو نەبیدارە. پرۆژە یاسای بودجێی ساڵی 1405 واتە ساڵی داهاتووی ئێران ڕەوانی پەرلەمانی ئەو وڵاتە کرا. پسپۆڕان و ئابووری ناسان ئەڵێن ئەو پرۆژە یاسایە واتە چڕکراوترین بودجەیە لە ماوەی ساڵان ئەم ساڵانی دواییدا بۆ پێیکە هەرچەندە لە بودجەیە لەسەر کاغەز سەرچاوەکانی حکوومەت بەرز بوونەوەی تۆمار کردووە بەڵام بە لە بەرچاوگرتنی هەڵاوسانی سەدا 50 لە وڵاتە توانای کڕینی ڕاستەقینەی حکوومەت دابەزیوە لە پرۆژە یاساکەیە ئەوەی بەرچاو و قسەی زۆری لەسەرەکرێتەوەیەکە بە کەمکردنەوەی پشتبەستن بە داهاتی نەوتی و بەرزکردنەوەی پشتبەستن بە داهاتی باج و کاغەزە داراییەکان هەوڵدراوە سەرچاوی جێگیر دابین بکرێت و فشارەکان لەسەر بانکی ناوەندی کەم بکرێتەوە. خاڵێکی ترکە لە پرۆژە یاسای بودجەی ساڵی داهاتووی ئێران بووەتە جێی سەرنج ئەوەیە کە ئەو دۆلاری حکوومەت بۆ هاوردا ئەیدا بە بازرگانان نامێنێت پاساویش بۆ ئەو هەنگاوە ئەوەیە کە ئەو دۆلارە بووە بە هۆکاری دروستبوونی گەندەڵی و ناشەفافیەت و سەرڕایەوەی جیاوازی زۆری لەگەڵ بەهای دراو لە بازاڕی ئازادا هەیە هێشتا نرخی کەلوپەلی هاوردە گرانە. ئەڵێن لە جیاتی ئەوە کۆپۆن بە شێوەی ڕاستەوخۆ ئەیەن بە هاوڵاتیان بۆ ئەوەی زۆرترین سوودی لێ ببینن. سەرڕای ئەو گۆڕانکاریانە پسپۆڕان هۆشداری ئەیەن لەوەی کورتهێنانی ڕاستەقینە هەروەها ئەو خەرجیانی لە دەرەوەی خشتەکانی بودجەن گرنگترین ئاستەنگەکانی بەردەم بودجەی ساڵی داهاتووی ئێرانە. لێرەیە باسی گرنگترین خاڵەکانی بودجەی ینی پرۆژە یاسای بودجەی ئێرانتان بۆکەم بابزانێکین ئەو بابەتانە چین کە لەلایەن پسپۆڕانەوە باس و خواست و نیگەرانی لەکەوتۆ دواتر لەگەڵ میوانێ قسەی زیاتری لەسەرەکەین. گرنگترین تایبەتمەندیەکانی پرۆژە یاسای بودجەی ساڵی داهاتووی ئێرانم بابەتانن. یەکەم یانەوەی کە ئەڵێ بچووکترین یان باشتر بڵێم چڕکراوەترین بودجەیە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئەوترێت سەرڕای ئەوەی کە حکوومەت نە بچووک بۆتەوە نەخەرجەکانی کەم بۆتەوە بەڵام نازانرێت کە لەسەر چ بنەمایەک ئەم بودجەیە چڕکراوەتەوە. پشتبەستن بە داهاتی باج خاڵێکی گرنگی ترە لەسەر ئەم بابەتە و ئەوترێت کە ڕەنگە ئەمە فشاری سەر هاوڵاتیان زیاتر بکات کەمکردنەوەی پشتبەستن بەنەوت بابەتێکی ترە هەرچەند ئەمە بە بابەتێک بە هەنگاوێکی ئەرێنی ناو ئەبرێت ئەمە بابەتێکی گرنگە بۆ هەموو ئەو وڵاتانی کە پشت بەنەوتە بەستن لەبەرەوەی چیتر گۆڕانکاری لە نرخی نەوت ناتوانێت گۆڕانکاری گەورە لە ئابووری وڵاتە دروست بکات بەڵام ئەوەی کە ئەم داهاتە چۆن قەرەب ئەکرێتەوە بابەتێکی زۆر گرنگە. کەمکردنەوەی پاڵپشتیەکان بابەتێکی ترە پاڵپشتیەکان بۆ نان بۆ نمونە بۆ بنزین ئەمانە ئیتر نامێنێت و وەکو وتم دراوێک کە حکوومەت ئەیدا بە بازرگانان بۆی هاوردەی پێ بکەن ئیتر نامێنێت لەبەرەوەی کە بڕێکی زۆر لەو داهاتە لەبەرچاو گیرەوە بەڵام ئەوترێت کە بە شێوەی کۆپۆن بە شێوەی ڕاستەوخۆ درێتەوە بە هاوڵاتیان نەهێشتنی دۆلاری حکومی بابەتێکی ترە و گۆڕانی دراوی نیشتیمانیش ئەم پرۆژە یاسای بودجێ لەسەر ئەو بنەمایە دراوە بە پەرلەمان کە ئەو 4 سفرەی کە ماوەیەکی زۆر قسەی لەسەرکرێت لە دراوی ئێران بسڕێتەوە نەماوە بەکارهێنانی خشتش بابەتێکی ترە ئیتر بە ڕستەی دوور و درێژ شتەکان شەرح ناکرێت تەنها بە شێوەی ژمارە و لە خشتەیە شەرحەکرێتەوە وترێت ئەمە شەفافیت زیاتر ئەکات. ئەوی کاڵین چڕ کراوەتەوە بودجێ مەبەستمان چییە؟ بودجێی ساڵی داهاتوو 110 ملیارد دۆلارە لە کاتێکا ئەو بودجەی کە ئێستا لە ئێستا کاری پێکرێت بودجێ ئەم ساڵ 170 بۆ 190 ملیارد دۆلارە ئەوترێت کە حکوومەت بچووک نەکراوەتەوە بەڵام بودجەکە بۆ ساڵی داهاتوو بچووک کراوەتەوە ئەوترێت کە ئەمە یەکێک لە ئاستەنگەکانە بێت. سەرچاوەکان لە بودجە لەسەر کاغەز ئەوترێت کە 5.3 بەرزە بێتەوە لە کاتێکا کە پسپۆڕان ئەڵێن بە لە بەرچاوگرتنی هەڵاوسانی ئەو وڵاتە کە 150 142.4 سەرچاوەکانی داهات کەم ئەکات. بە زانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین بزانین چی ترمان هەیە. پشتبەستن بە سەرچاوەکان ئەوترێت کە پشتبەستن بە داهاتی نەوتی لەم پرۆژە یاسای بودجەیە 156.5 دابەزیوە
پشتبەستن بە داهاتی کاغەزە داراییەکان 125.3 بەرز بووەتەوە کە ئەوترێت ئەمەش ڕەنگە قەرزی حکوومەت بۆ داهاتوو بەرز بکاتەوە ڕەنگە بێ بە کێشە پشتبەستن بە باج 162.6 بەرزە بێتەوە دۆلاری حکومیش وەکووتم ئەگەر بێت و ئەو پاڵپشتیانەکە ئەدرا بە بازرگانان بۆ هاوردەی کاڵانەمێنێت ئەڵە داهات 460 بەرز ئەکاتەوە ئەم ئاماژەیە کە ئەڵێن ئەو دراوە کە خۆیان پێڵن ئەرزی تەرجیحی ئەیتر نامێنێ نادرێت بە هاوردەکاران و لە بەرامبەر وەکو کۆپۆن ئەدرێ بە هاوڵاتیان بابزانین چی ترمان هەیە هەر دەربارەی ئەم بابەتەوە دەربارەی پرۆژه یاسای بودجەی ئێران با باسی ئاستەنگەکانیشی ئەکەین هەڵبەتە دواتر چارەنووسی دۆلاری بانکی ناوەندی چی بەسەردەی هەڵبەتە ئەو دۆلارە مەبەستمەکە بە نرخی حکومی ئەدرێ بە هاوردەکاران ئەوترێت کە تەرخان ئەکرێت بۆ پاڵپشتی ئامانجدار و هەروەها وەکووتم بە شێوەی کۆپۆن ئەڵێ ڕاستەوخۆ ئەیین بە هاوڵاتیان بۆی کە خۆیان ڕاستەوخۆ لی سوودمەند ببن. بەڵێنی حکوومەت بۆ ئەم پرۆژه یاسایە لەسەر بنەمای ئەم پرۆژه یاسایە ئەوەیە کاڵێت کورتهێنان لە سفر نزیکەکەینەوە کە ئەمە پسپۆڕان بە گومانەوە لێ ئەڕوانن ئەڵێن کە نابێت ئەم ئامانجە ناگەنە ئەم ئامانجە لە بەرەوەی کە هەندێک بابەت هەیە لە بودجەیە خۆیان لە ئێران پێڵەن فەرابووجەوە تا ئەو خەرجیانەی کە حکوومەت ئەیکات بەڵام لە بودجێ باسی لێوە ناکرێت لە بودجێ ڕابردووایەک لەسەر پێنجی کورتهێنان لەبەر ئەو خەرجیانە بووە کە لە بودجیانە هاتووە ئەوترێت ئەمە بودجیانی کورتهێنانی ڕاستەقینە بەرز ئەکاتەوە نەبوونی فشار لەسەر بانکی ناوەندی بابەتێکی ترە بەڵێنێکی ترەکە حکوومەتەیە و کۆنتڕۆڵکردنی هەڵاوسانیش بابەتێکی تراڵە هەڵاوسان لە نێوان 125 بۆ 130 کۆنتڕۆڵەکەین ئەو بێ بزانین لە ئێستاکە هەڵاوسان نزیکی 150 ئایا ئەتوان بگەنام ئامانجە یان نا بابزانین زانیاری زیاتر چیمان هەیە هەر لەم بارەیەوە ئامانجەکان لا بودجەی ئەم ساڵ یەکەمیان ئەوەیە کاڵێ گەشەی ئابووری بەدەست دەخەن واڵە سەقامگیری ئابووری بۆ وڵات لە ڕێگەی ئەم پرۆژه یاسایەوە ئەگەڕێتەوە دابشکردنی دادپەروەرانەی داهات بابەتێکی تراوە ئەوترێت کە سەرچاوەکان بە پلان تەرخانەکەن و بە هەڕەمەکی تەرخان ناکرێت بۆ ئەوەی کە خۆیان دایمە قسەی ئەوە هەیە کە ئەوترێت سەرچاوەکان بە شێوەی نادات پەروەرانە بەکارەهێنرێت ئەڵێ لەم پرۆژه یاسایە ئەمە نەماوە بەرزکردنەوەی کاریگەری تێچووەکانیش ئەوترێت لە هەر شوێنێکە پارەیەک خەرجکرابێ کاریگەری خۆی دروست بکات و نابێت پارە بە فیڕۆ بچێت ئاستەنگەکانیش یەکەمیان کەمبوونەوەی سەرچاوەکانە هەروەکو باسم لێوە کرد کورتهێنانی ڕاستەقینە بابەتێکی ترە ئەو خەرجیانە کە لە دەرەوەی بودجێ حکوومەت ئەیکا هۆکارێکی گرنگن بۆ ئەم کورتهێنانی ڕاستەقینەیە فشارەکانی باج بابەتێکی ترەوە ئەو سەدا سەر و شەست کە پشت بە داهاتی باجە بەستێت ئەوترێت کە فشار دروست ئەکات و شەفافیت و چاودێریش بابەتێکی ترە کە ئەوترێت ئەم پرۆژه یاسای بودجێ هەندێک خاڵی لاوازی هەیە بۆ لە ڕووی شەفافیت و لە ڕووی چاودێری کردنەوە مەکۆی زانیاریەکانمان بوو دەربارەی پرۆژه یاسای بودجەی ساڵی داهاتووی ئێران بەڵام بۆ ئەمە بەستە ئەمێ بچمە تاران دکتۆر هوشیار فەقیهی ئەمینداری پێشووی ژووری بازرگانی پیشەسازی ئێران لەگەڵمان ئامادەیە سڵاوتان لێبێ دکتۆر پێمان بڵێن گرنگترین پەیامی بودجەی 1405 چییە بۆچی ئەوترێت کە ئەم بودجێ چڕکراوترین بودجەیە یاوەکو خۆیان ئەڵێن بودجەیەکی ئینقبازیە سڵام عەرزەکەم لە خزمەتی تواوەتی بینەرانە عەزیزە و ئێوە لەگەڵی هاوکارانتانە ئارزوی شادباشی و خۆشی و سەربەرزیم بۆ گلایکەوە لە خدمەتانە عەرزکەم کە مشکلات اقتصادی کە لە ئێرانە هەست لەناو بودجەی ساڵانەی چەندین داهەیە کشوەری جمهوری ئیسلامیە خۆی بە دروستی نیشان نادێن ڕوویکردی اقتصادی کە نظام جمهوری ئیسلامی نسبەت بە اقتصاد نسبەت بە هاوکاریکردن و بڵاوکردن اقتصاد لە دامەنێن خەڵکا بە مردمە و بەخش خصوصیان نیشانە کە دەرواقع ئەم ڕەوشە غەڵەتێکە و ئێشێ استراتیژیە نظام حتمما ئێشێت ئەواز کردێ بۆ خصوص بعد از اتفاقاتێکی لە جەنگی 12 ڕۆژاکە و کاهش ارزش پول نیشانەتی و استراتیژی کولیە ئێشێت حتمما لەسەری فکرۆ کردێتەوە ڕاکارگەر جدیدێ بێت کە بتانن بە ڕەوشێتر بەرنامەگەل اقتصادی بشنن لەناو بودجەیە ساڵ 1450 متاسفانە نیشانات کە هەرە ڕوویکردێکی لە چەندەهەیە گەشتە بە دنباڵە گیرگەی هەر ئەوەیە و
بە ئیشارەیەک بە ئاماروارخانێکیش کە ئێوە ئیسەفەرموتان دروسی خەریکە بەیانە مەسەلا کات کە هەنووزاکی هەنووزای مفکرەکەین و هەین لە ساڵ 1404 وازین هەین لە ساڵ 1390 و بودجەکەمان بەو تەفەکرە وە بە هەر ئەو ڕەوەشە بەسکە باشە عبارەتێک تاغیرێکمان لە نظامێ کەڵانە اقتصادی کشوەرە داگاتنە لە حجم دەوڵەتە داگەبلەکان فقط لە بان کاغەزە و حجمیمان هاوڕگە خوارەوە خۆب ئەمە باز هەم منجر بە کەسی بوجابێ منجر بە هەواڕۆمە بێ بە کاهشێ دەرواقع پوڵە ملی دکتۆر ئەگەر گوێتان لە من بێ ئێوە هەر خۆتان ئێستا ئاماژەتان بەوە کرد کە حجمی بوجە قەبارەی بوجە بچووکراوەوە لە کاتێکا کە قەبارەی حکوومەت و تێچوەکانی کەم نەکراوەتەوە ئەمە هیچ فشارێک لەسەر سفرەی هاوڵاتیان دروست ناکات دروستیەکات من هەر خەریک بووم بەم مەسەلەی ئیشارەمە کرد کە ئەمە نیشانەتی ئێمە حتمما کەسری بوجەمان هەیە لە ساڵ ئایندا کەسری بوجە منجر بە خەڵقی پوڵ و کاهش ئەرزشی پوڵ ملی منجر بە تەوەڕۆم و فشار لەبان بازە مەخشارە مردمەوە بێت ئێمەشی تەوەجۆمان بێت بەم مەسەلە کە لە جمهوری ئیسلامیە نزیک بە 1 ئێمە بانی 30% خەریکی تەوەڕۆم تەجروبەکەین نزیکبوون تەوەڕۆم بە ئەبەر تەوەڕۆم اجتناب ناپەزیرە ئەم ئەگەر تغییرات ئەساسی لە ڕوویکردی مدیریت اقتصادی کەڵانە لە نظام جمهوری ئیسلامیە بە وجود نێت ساڵ ئایندا بە شدت فشارگەر بە من ئەخشارە ضعیفە بیشتر ئەخشارە متوسطە بیشتر بێت و حجم بیشتری لە مردم لە خەتە فەقرە بازانن کە ئێمە ئەلانە هەین لەواقع بەرئەساس ئاماژە بان 30% لە جامعەی ئێران هەن لەژێرە خەتە فەقرە ئەگەر قرار بێ ئەم 30% و 40% گەیتر بۆرانگەلێ اجتماعی بۆ وجودێ در نەتیجە تغییر ڕوویکردێک لەناو حوزەی اقتصادە نظام جمهوری ئیسلامی بە وجود بێ و لەناو ئەم بوجە متاسفانە خەریکە بە ئێمە ئەم پاڵساعات ئەم شاخصە بە ئێمە خەریکە نیشانات کە متاسفانە دەوڵەتێ چواردەوەم هیچ گونە تغییرێک لەناو ڕوویکردیان نسبەت بە اقتصاد ناوەڕگە اصلا هیچ فەزایکی بۆ بەخش ورود بەخش خصوصی بە وجود ناوەڕگە لە حاڵێکا کە ئێمە ئەزانین دەوڵەتی تر دەوڵەتی فەقیرێکە دەوڵەتێکە کە ناتوانێت متەکی بە پوڵی نەوت بێت نەفتێک لە کاران نییە دەرنەتیجە تاکە لە عمرانیش با وجود ئەوەی کە 500 ساڵە 1404 لە نەزەریا گرگە بودجەی تارگە لە عمرانی بە وضوح مشخصێک ئێمە بە نەتیجەیەک ناگەین دەرنەتیجە لەناو زیر ساختکە لە دوچار مشکل دەوڵەت لە ئینساڵە نەیتانی کە لە واقع کالاگەلی عمومی و ژێرساختیک بۆ بەخشی تۆلید وەکو بەرقا وەکو ئاوە وەکو گازە تامینی کات بەم بوجە و باز هەمێمە مشکلاتمان ئەمدەترێ بێتەوە لەم زەوی دەرنەتیجە من فکرەکەمەوە گەورەترین مشکڵێک لە بودجەی ساڵ 1450 هەست ئەوەسەکی نیشانات کە دەوڵەتی چواردەوەم هیچ گونەلاشێکی لە تغییر استراتیژی و مدیریتکردن اقتصاد کەڵانە کە داهاها دچارە مشکل بووە و ئیمساڵ خۆی بە گەورەی نیشاندات متاسفانە تغییرێکی نیشان نەداگا و ئەم تغییر نیشانەندانە دوچار مشکڵمانەکە لە ساڵی باشە دکتۆر کەمکردنەوەی پشتبەستن بە نەوت لە پرۆژە یاسای بودجەیە ئەمە خاڵێکی پۆزیتیڤە بەڵام بەرزکردنەوەی داهاتی باج ئەویش بە ڕێژەی 1962 بەڕای ئێوە شتێکی ممکنە ئەتوانن ئەم داهاتی باجە مسۆگەر بکەن ئەویش بە ڕێژەی 1962 ئێمە کارێکی ئێمە ئەنجاممان بدایە لە حوزەی اقتصادا شتێک نییەکی بێژین هیچ کشوەرە تەجروبەی نەوگە ئێمە خەریکی سایوخەراکێ کشوەرگەلێک وەک نۆروێژ حتا کشوەرگەلێک وەک حوزەیەک خەلیجی فارس ئەم تەجروبەیانە کردگە تۆلید استروەتێکیان کردگە کە سەهم نەوتیان کەمەوە کردگەزەوە لە ناو بودجەیانە لە چه شرایطێکە لە شرایطێکە کە وەزعیەتی اقتصادی جامعە مناسب بووگە سەرمایە اجتماعی ئەو جامعە نسبەت بە دەوڵەتەکانیان لە بانترین سەطح عمومی خۆیانەوە بووگە هاتکن سفریان کەمەوە کردگەسەوە یا
ئەبزارگەرێکیان بەکار گرگیت سەهم نەوتیان کەمەوە کردەسەوە لە ناو اقتصادیان وەلیکان ڕەوشێکی لە ناو بودجەی ئیمساڵێ لە نەزەراگیگاگە باوجودەوە ئارزووی هەر فعال اقتصادی هەر متخصص اقتصادی بە هەر فەردی لە جامعێرانە کە سەهم نەفت لە بودجەی کشوەرە کاهش پیاکە وەرکان لە ناو ئەم شەرایطە ئەسڵەن وە بەدەن ئەم ڕەوش لە ڕەوش ئوسولی دقیقاً بە دلیل مەسائلی سیاسی که وجودی است و کاهش سرمایه که تانیگیان لە نەفتا بەدەستی بێرن بە دلیل مەسائل سیاسی که وجودی بووە ئەم شارە لە ناو بودجەی ساڵ 1450 منتقل کردیاگە من ئەخشار اقتصادی که واقعانیش مشکلاتیان حادە و احتمال ئدامەدانیان فرە بە چاڵش و مشکل بەرەخوات ئێوازانن کە ئێمە حدود 5 ساڵە ئەسڵەن سەرمایە گوزاری لە ناو ماشینەلاتمانە لە حد لە واقع سهم استهلاکیش نییە یعنی هیچ سەرمایە گوزاریک سوورەت ناگرێت لە ناو بەخشێ مولدە اقتصادیمانە بۆ تۆلیدەکانە ئیسا گەریکیان بێ ئەم فشاریشە باز هەم مضاعف بێنە من ئەم بەخشەکێ بتانن لە واقع ماڵیاتی بیشتری بسێنن من فکرەکەمەوە کە مشکلات اقتصادی لە نظام تولیدی کشوەرە بمراتب بیشتر لە این ساڵە باشە دکتۆر بە نەزەری ئێوە ئایا کۆپۆن ئەتوانێت ببێ بە جێگرەوەی ئەو دۆلارە کە حکوومەت دەیدا بە هاوردەکاران بۆی کە کاڵە هاوردە بکەن ئەتوانێت بەدیلێکی باش بێت و پێتان وایە کامە هەڵاوسانی زۆر دروست ناکات لە وڵاتە بزانن یەکێ لە ئێمە بەرەخەرا ئەمە شتێکی کە لە ناوێت جامعە و اقتصادی نظام جمهوری اسلامی که ئێمەیتیای هەین دۆرێکیشە کۆپۆنمان تەجروبە کردە اتفاقا یەکێک لە ئەبزارگەلێ بە مەسائلێکی نیشانات کە بە دروستی مشکلاتیان تەشخیص نەداگەن لە حوزەی اقتصادا و چوون بە سەمتێکا کە هەنووزە تەفەکوراتی بە نوعێک مصطلح کۆمونیستی یا سوسیالیستی بەرقەرارەوە بەخش خصوصی و بازار ئازاد بە ڕەسمیت ناناشت نظام و مدیریت اقتصادی کشوەیەکی لە مشخصەگەلی هەرە مەسەکی ڕەچوون بە سمتێ کۆپۆنکردن اقتصادە کۆپۆن مصادف و لە اقتصاد ئێمە لە تەک ڕاند لە تەک فساد لە تەک ناکارەمەندیە ئەنکێ ئێمە بعد 30 ساڵ بەدەدەن بین ئەم ناکارەمەندی لە شکلە ئەیانتر بە سطح بانترە بە جامعە تەحمڵ بکەین من فکرەکەمەوە کە متاسفانە سیاست دروست نییە و هەمووکی تەجدید نەزەری تیا سپاس دکتۆر هۆشیار فەقیهی ئەمینداری پێشووی ژووری بازرگانی پیشەسازی ئێران کە لە تارانەوە لەگەڵ مامۆ سپاس بۆ زانیاریەکانتان. کۆمپانیای ناسداک پێشنیازی کردووە کاتەکانی مامەڵەکردن بۆ 23 سەعاتی ڕۆژانە بەرز بکاتەوە ئەڵێت بەهۆی خواست لەسەر مامەڵەکردن لە بۆرسەی ناسداک دەیانەوێت کاتەکانی کارکردن درێژ بکەنەوە ئەم هەواڵە ترسی لای بازرگانان دروست کردو پێیان وایە ئەم بڕیارە ناسەقامگیری لە بۆرسەکەیە دروست دەکات و مەترسی لەسەر هەژماری بازرگانان دروست دەکات. بۆرسەی نازداک کاتەکانی مامەڵەکردن بۆ 23 سەعات ڕۆژانە بەرز دەکاتەوە و تەنها 1 سەعات بۆ کاتەکانی چاککردن و پشوو دەهێڵێتەوە. بۆرسەکە لە ڕووی قەباری مامەڵەکردن و ژمارەی و کۆمپانیایانی تێدایە یەکێکە لە گەورەترین بازاڕی بۆرسەکان لە جیهاندا. کۆمپانیاکە دەیەوێت زیاتر خزمەتی بازرگانان بکات و کاتەکانی مامەڵەکردنی ڕۆژانە لە 16 سەعاتەوە بۆ 23 سەعات درێژ بکاتەوە. بەوەش کاتەکانی مامەڵەکردن لە سەعات 5 بەیانی بۆ سەعات 12 نیوەڕۆ بە کاتی هەرێمی کوردستان بەردەست دەبێت. کۆمپانیاکە دەڵێت بەهۆی خواستی زۆر لەسەر مامەڵەکردن لە بازاڕی پشکەکاندا و جیاوازی کاتەکانی کارکردن لە ناوچە جیاوازەکان دەمانەوێت کاتەکانی مامەڵەکردن درێژ بکەینەوە. لە ئێستادا بۆرسەی نیویۆرکیش دەیەوێت هەمان هەنگاو بنێت و کاتەکانی کارکردن بۆ 22 سەعات درێژ بکاتەوە. بڕیارە ئەم درێژکردنەوەیە لە چارەکی سێمی 2026دا بچێتە بواری جێوەجێکردنەوە و لە ئێستادا ئەم داوایەش پێشکەشی کۆمسیۆنی ئاسایش و ئاڵوگۆڕی ئەمریکا کراوە. لە کاردانەوەی ئەم هەواڵە
بەشێک لەوە بەرهێنەران و بازرگانان دەڵێن ئەم بڕیارە کاردانەوەی خراپ لەسەر بازاڕەکان دروست دەکات بەهۆی ئەوەی لە ئێستادا سێ کاتی سەرەکی بۆ مامەڵەکردن هەیە ئەو 7 سەعاتەی تر کە زیاد دەکرێت وەک کاتێکی لاوەکی دەبێت بۆ مامەڵەکردن و بەو هۆیشەوە مەترسی کەمبوونەوەی سیولەی بازاڕ و ئەگەری ڕوودانی بەرزیونزمی زیاتر لە بازاردا بەرز دەکاتەوە ئەوەش مەترسی لەسەر هەژماری مامەڵەکاران دروست دەکات کۆمپانیای نازداگ لە ساڵی 1970ەوە دامەزراوە و بنکەی سەرەکی لە ویلایەتی نیویۆرکە و کۆمپانیایەکی خزمەتگوزاری دارایی ئەمریکیە کە داتا شیکاری، نەرمەکاڵا، توانەکانی ئاڵوگۆڕکردن و خزمەتگوزاری ڕاوێژکاری پێشکەش بە کڕیارانی کۆمپانیەکان و بەڕێوەبەرانی وەبەرهێنان و بانکەکان و نێوەندگیرەکان لە سەرانسەری سیستەمی دارایی جیهانیدا دەکات. بەهای کۆمپانیای نازداگ 53 ملیار و 320 میلیۆن دۆلارە. بەڵام لە ڕووی سەرمایەی ئەو کۆمپانیایانەی تێیدا کار دەکەن کە 3285 کۆمپانیایە 29 تریلیۆن و 900 میلیارد دۆلارە و لە ڕیزبەندی گەورەترین بۆرسەکانی جیهان لە دوای بۆرسەی نیویۆرک لە پلەی دووەمدایە. کاوەی یەکەمیان سەرمایەی ئەو کۆمپانیایانەی مامەڵی تێدا دەکەن 31 تریلیۆن و 600 میلیارد دۆلارە. بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵابووریەکانی ئەمڕۆم پێشکەشکردن سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.